یەکێک لە داهێنانەکان و جیاوازەکان و وەچەرخانەکان لە تاوەری تەندروستی سمارت ئەوەی کە ئێمە بەردەوام توێژینەوە جیاوازەکانیان نەبینین پێت وایە چۆن دەتوان لەمانە کاریگەری بکەنە سەر ستانداردە جیهانیەکان. تاوەری تەندروستی سمارت بەشی زانستی ناشت بۆ ئەوەی کە تاوەری تەندروستی سمارت بکاتە ناوەندێکی زانستی لە جیهان و لە کوردستان و لە عێراقا. توێژینەوەیەکی زۆر بەهێز بە دیزاینێکی زۆر بەهێز دامان ڕشتووە کە پێوترێن ڕاندۆمایز کۆنترۆل ترایل کە ئەمە ئیتر قسەی کۆتایی زانستە. ئەم توێژینەوەیە وەرچەرخانێکی گەورەی بێت لە چارەسەرکردنی نەشتەرگەری بە چارەسەرکردنی کیسی ئاو بە نەشتەرگەری لە گۆڕینی لە فەتحەوە بۆ نازوور. سمارت وەرچەرخانە.